بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی موسڵمان ناسیدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ڕابردوو یەکەم صفاتی مرۆڤی موسڵمان و مرۆڤی ئیماندارمان باس کرد کە بریتی بوو لە خوشوع و ملکەتی لە نوێژدا. باسی ئەو صفەتە گرنگەمان کرد، ڕاستی کات دەرفەتی پێنەداین لە ئەڵقەی ڕابردوو کە ئەو بابەتە تەواوکەین، بۆیە ئەمڕۆژ هەر درێژە پێدەری ئەڵقەی ڕابردوو باس لە خوشوع و ملکەتی لە نوێژدا ئەکەین. خۆشەویستان، وەک لە ئەڵقەی ڕابردوودا باسمان کرد، خوای پەروەردگار دەفەرمێت وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، من ئێوەم بۆیە دروست کردووە کەوا عیبادەتی من بکەن. گوتمان یەکەم عیبادەتیش کە بە هیچ شێوازێک لەسەر مرۆڤ لا ناچێتن لە هیچ بارودۆخێکدا بریتە لە نوێژ، کەواتە عیبادەتێک هەندە گرنگ بێت، عیبادەتێک کە خوای پەروەردگار ئەوەندە بە گرنگی باسی کردبێتن، عیبادەتێک کە تەنانەت زانایان دەفەرمون سڕی وجودی مرۆڤ لە ژیانی دنیادا بریتی بێت لەوە چۆن دەکرێت ئاوا بە سادە و سانایی ئێمە بیکەین و تێیپەڕێنین. بۆیە خۆشەویستان، ڕۆژێکیان دەفەرمێ زانایەک لەگەڵ قوتابیەکانی خۆی دانیشت بوو، قسەی لەگەڵ ئەکردن. دیار بوو لێی پرسین، پرسیارێکی جوانی لێ پرسین، فەرمووی گەورەترین نیعمەت بەدید و بۆچوونی ئێوە چیە کە خوای پەروەردگار لەگەڵ ئێمەی کردبێت، لەگەڵ ئێمەی مرۆڤ گەورەترین نیعمەت کامەیە؟ وەڵا دیار بوو لە وەڵامدا هەر قوتابیە و بە شێوازێک وەڵامی ئەو پرسیارەی داوە، هەر یەکەی باسی نیعمەتێکی کرد، ئەو گوتی فڵان نیعمەت و ئەوەی تر گوتی فڵان نیعمەت و هەر یەکەیان بە شێوازێک. لە ئاخری یەکێکیان لە وەڵامی مامۆستاکەیدا فەرمووی أعظم نعمة أنعم الله بها علينا أن ربنا هو ربنا. فەرمووی گەورەترین نیعمەت کەوا خوای پەروەردگار کە لەگەڵ ئێمەی کردیە بریتیە لەوەی کەوا خوای پەروەردگار پەروەردگاری ئێمەیە. بەڵێ فەرمووی ئەو کاروبارەکانی ئێمە بڕێوە ئەباتن و کاروباری ئێمە هەمووی بەدەستی ئەو پەروەردگارەیە و هەموو شتێک بەدەستی ئەو پەروەردگارەیە و فەرمووی خوای ئاسمان و خوای زەوی هەمووی هەر ئەو پەروەردگارەیە. کەواتە فەرمووی پەروەردگاری ئێمە، خودای ئێمە ڕەحمان و ڕەحیمە، زۆر زۆر میهرەبانە لە دنیا و لە قیامەتدا. و فەرمووی ڕێگا بەرەو ئەو پەروەردگارە بەڕاستی ڕێگایەکی کراوەیە، ئەوەندە بەسە کە تۆ لەسەر ئەو ڕێگایە ڕابوەستی، بە جوانی لەسەر ڕێک ڕابوەستی و ڕێگاکە بگری، ڕێگاکە کراوەیە و ئەتوانی تۆ بە بەخشین لی نێزیک ببیەوە لەو پەروەردگارە، ئەتوانی بە کردار و بە عیبادەت و پەرستشەکان لی نزیک ببیەوە، دەتوانی بە بانگەوازکردنت بۆ دینی خوای پەروەردگار لی نزیک ببیەوە، دەتوانی بە ئامۆژگاریکردنت لە خوای پەروەردگار نزیک ببیەوە، واتە بە دەعوە و بە نەسیحەتی خەڵکی بۆ ڕێگای خوای پەروەردگار نزیک ببیەوە. فەرمووی ڕێگایەکی خۆش و تەختە بۆ لای خوای پەروەردگار. ئابەو شێوەیە قوتابیە وەڵامی مامۆستاکەی داوە. کەواتە خۆشەویستان، خۆشەویستی خوای پەروەردگار و ڕوو لە خواکردن بەڕاستی جوانترین شتی دنیاە کە مرۆڤ خوای پەروەردگاری خۆش بوێتن، ڕوو لە خوای پەروەردگار بکاتن، بەڕاستی لە نوێژەکانیدا ملکەت ئەبێت. بۆیە خوای پەروەردگار یەکێک لە صفاتی ئیماندار دەفەرمێت والذین هم فی صلاتهم خاشعون، مرۆڤی باوەڕدار و مسلمان لە نوێژدا ملکەتە. چۆن ملکەت دەبی؟ ئەو صفاتە چۆن جێبەجێ دەبێت لە ئێمەدا ئەگەر ڕوو لە خوا بکەین بەڕاستی، ئەگەر بەڕاستی ڕوومان لە خوا بێت و ئەگەر بەڕاستی خوای پەروەردگارمان خۆش بێت،
بەڕاستی ئەو سیفاتەمان تێدا جێبەجێ ئەبێ و ئەوەشیان جوانترین شتی دنیاە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت تعیس عبد الدینار وعبد الدرهم وعبد الخەمیسە، دەفەرمێ ئەوانە بەڕاستی عەبدی دەرەم و دینار و ئەوانە یعنی ئەوانە زەرەرمەندی یەکەمن، ئەوانە لوتیان شکاوە. ئەوەی کە عەبدی دینارە، ئەوەی کە عەبدی درهەمە، ئەوەی کە عەبد الخەمیسە واتە عەبدی جلوبەرگێکی سوف بووە. دەفەرمێتن ئین ئوعطیە ڕەضیە، ئەگەر پێی ئەبەخشن ڕازی ئەبێتن، وئین لەم یوعطە سەخیطە، ئەگەر پێی نەبەخشن تووڕە ئەبێتن. ئیسان عەبدی دەرەم و دینار و عەبدی کەس و شەخص و ئەوانە بێتن. ئەوە زەرەرمەندی دنیا و قیامەت ئەو جۆرە کەسەیە، کاتێک کە پێی بەخشن ڕازی بێت و ئەگەر پێی نەبەخشن ڕازی نابێتن، قسە دەکاتن، هاوارەکاتن. ئەگەر پارەی پێ بدەن و موچەی پێ بدەن ئەو کاتە هیچ دەنجی نییە و ڕازی ئەبێتن، بەڵام ئەگەر پێی نەدرێت و لێی بگیرێتەوە هاوارەکاتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستان ئەوەی کە بۆیە مەبەستی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەو فەرموودە ئەوانەی کە باڵەکانی خۆیان باڵەکانی خۆیان هەمووی پڕ کردووە لە چی؟ لە شەهەوات و لە ئارەزوو، و بە دوای شەهەوات و ئارەزووی دنیاوان، بە دوای کۆکردنەوەی ئەو ئارەزواتانەدان، ئەوانە کەسانی بەختەوەر نین. ئەوانە کەسانێکن لە دنیا و قیامەتدا زەرەرمەندن. ئەگەر خەڵک بەختەوەر بێتن، ئەوانە ئەو جۆرە کەسانە بەختەوەر نابن. بەڵام مرۆڤی ئیماندار ئەوەیە کە قورئان دەفەرمێ بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى. ژیانی دنیا لەلایەن مرۆڤی باوەڕدارەوە هیچ نییە، دەزانێت ژیانی قیامەت گرنگترە، بۆیە گرنگی بە نوێژەکانی خۆی دەداتن. بەڵام مرۆڤی نوێژکەر، مرۆڤێک کە لە نوێژەکانیدا ملکەت و خاشع و خوشوعی هەیە، بەختەوەرە. ئەو کەسە ڕوو لە خوایە. بەڵێ کەسێک کە تەوبەکارە و پشتی بەخوا بەستووە بەڕاستی بەختەوەرە، دڵخۆشە، کەیفخۆشە. مرۆڤی نوێژکەر لە نوێژەکەیدا بەڕاستی دڵخۆشە بێت و دڵی پێی خۆشە بێتن. خۆشەویستان، یەکێک لە گەورە زانایانە فەرمێتن، قسەیەکی جوانی هەیە، فەرمێ مەساکین و ئەهلی الدنیا خەڕەجوا منها وەلەم یەذوقوا ئەحلا ما فیها. ئەفەرمێ هەژارەکانی دنیا لە دنیا ڕۆیشتن و خۆشترین شتی دنیایان تام نەکرد، شیرینترین شتی دنیایان تام نەکرد. پێیان فەرموو وەما ئەحلا ما فیها، شیرینترین شتی دنیا چی بوو کە ئەوان تامیان نەکرد؟ فەرمووی حب الله عز وجل والإقبال عليه، خۆشەویستی خوا و ڕووکردن لە خوای پەروەردگار. ئەوانە هەژارەکانی دنیا تامی ئەوەیان نەکرد. مەبەست بە هەژارەکانی دنیا هەژاری پارە و سامان و ماڵ نییە. ئەوانە هەژارن کە پشتیان لە خوایە، ئەوانەی کە بەریان لە خوا نییە و ئەم جیهانیان بەجێهێشت و تامی خۆشەویستی خوای پەروەردگاریان نەکرد. بەڵێ خۆشەویستان، بۆیە ئیمامی عومەر، سەیدنا عومەر رضی الله تعالى عنه، ڕۆژێکیان پیاوێکی دی لە نوێژدا بوو، ئەویش دیار بوو ئەو پیاوە هەر دەستی لە ڕیشی وەردەدا و لە نوێژێدا دەستی پێدا دەهینا و دەست تێوەردەدا. اینجا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ئەگەر دڵی ئەو پیاوەی تۆزە خوشوعی تێدا بایە، ئەندامەکانیشی خوشوعیان ئەبوو، ئەوەندە وەکو دەڵێن حەرەکەیان نەکرد و ڕائەوەستان. کەواتە بەڕاستی خوشوع ملکەتی ئاوێنەی ئەندامەکانە. خۆشەویستان، یعنی وەکو کوردەواریش دەفەرمون، پێشینیانمان دەفەرمون جام چی تێدا بێتن ئەوەی لێ دەڕژێتن. کەواتە ئەگەر دڵ خوشوعی تێدا بیتن، ئەندامەکانیشت خوشوعیان دەبێت و ملکەتیان دەبێت. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر خوشوع و لە خواترسانی تێدا نەبێتن، ئەندامەکانیش خوشوع و لە خواترسیان تێدا نابێتن. خۆشەویستان، بەڕاستی نوێژکردن بە ڕێکوپێکی و بە خوشوعەوە یەکێکە لە وەکو دەڵێن عیماد الدینە، بریتێ لە کۆڵەگەی ئاین، لە ستوندەکەی دین. بۆیە زۆر گرنگە، پێویستە گرنگی پێ بدەین.
خۆشەویستان ئەو بابەتە بەڕاستی وەکو لە ئەڵقەی ڕابردووش باسم کرد بەڕاستی بابەتێکی زۆر هەستیارە. یعنی تەماشاکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکیان لە مزگەوت دانیشت بوو، سەحابەش لە دەوروبەری پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام. خۆشەویستان وەڵڵاهی کاتێک کە ئەو نەسانە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست باسەکەم، یعنی بەڕاستی ئەو نەسا ئەو فەرمودەیە مرۆڤ تووشی قەلق دەکا. من لەگەڵ ئێوە بەڕاستی قەلقم هەیە هەر بۆ ئێوە، یعنی من تەنها بۆ ئێوە باس ناکەم بەڵکو پێشەچی بۆ خۆم باسەکەم ئینجا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و لەگەڵ ئێوە بیر لەوە دەکەمەوە. بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەگەڵ سەحابەکانی دانیشت بوو، ئەلەو ساتەدا دەفەرمێ دەخل المەسجد، طبعا أبو هريرة رضا ورحمة خواه لسر أو فرمودية دجارته دفرمي دخل المسجد فدخل رجل فصلى فسلم على النبي صلى الله عليه وسلم فرد وقال ارجع فصل فإنك لم تصلي. دفرمي بيغمبر خواه عليه الصلاة والسلام ديال مزقو دانش تبوينه دفرمي بياوك هاتا جوروا سلامي لبيغمبري خواكر عليه الصلاة والسلام نواجكر طبعا نواجكر إنزا هاد سلامي لبيغمبرك صلى الله عليه وسلم دفرمي بيغمبر صلى الله عليه وسلم والله مداو فرموي برو نواج بكات سنكتو نواجت نكر دفرمي فرجع يصلي كما صلى زارج ترتسون نواجكر وكتون بيشتر كردي زارج تآوا كرديوا هاتو ديسا سلامي كردوا ديسا بيغمبر صلى الله عليه وسلم بيفرمو ارجع فصلي فإنك لم تصلي. سيزار أبو حالته أو الصحابة ديته وخزمت بيغمبر صلى الله عليه وسلم سلام دكاتو بيغمبر صلى الله عليه وسلم بيده فرمي برو نواج بكاتون كنواجت نكرد. خوش ويستان إنزا أو صحابة دفرمي والذي بعثك بالحق ما أحسن غيره فعلمني. فرمي والله سوين بويك توي ناردو بحق من لو زيات الناس زانم إيدي بيم بلاو بيشانم بدو فيرم بكم. اینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرمووی ئەگەر هەستای نوێژت کرد الله ئەکبەر بکە پاشان قورئان بخوێنە ئەوەی کە ئەزانی لە قورئان طبعا فاتحە و پاشان قورئان پاشان فەرمووی ڕکوع ببە لە ڕکوعدا ڕابوەستێ بە تەواوی ئارام ببە لە ڕکوعدا تا پشتت ڕاست دەبێتەوە اینجا هەستەوە تا بە ڕێکی ڕادەوەستی ڕێک دەبیەوە پاشان برۆ سوزدە و لە سوزدەش بە ئارامی تەواو سوزدە بمینێەوە پاشان هەستەوە فەرمووی ثم ارفع حتى تطمئن جالسا لە دانیشتنیشدا طمأنینە واتە تۆزێک ئارامی و خۆ بگرە لە سوزدەدا و فەرمووی لە نوێژەکەتدا هەمووی ئاب و شێوازە نوێژ بکە. کەواتە خۆشەویستان بەڕاستی وەکو گوتم یعنی بابەتی خوشوع لە نوێژدا بابەتێکی هەستیارە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ أبي سعيد الخدري أو فرمودي ما بود جرته دفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم قال إن أسوأ الناس سرقة الذي يسرق صلاته وفرمي خرابترين دزيكر أو دزيكريك لنواجي خوي دزي دكاتن. قالوا يا رسول الله وكيف يسرقها؟ فرميان أي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام تون لنواجي خوي كابرا دزي دكاتن. بيغمبر صلى الله عليه وسلم فرموي لا يتم ركوعها ولا سجودها. فرموي نا ركوعي بتواوي دبات نسجدي بتواوي دبات ها أو جورا مروفانا دزي لنواجكي خويان دكان. خوشويستان بێگومان وەکو گوتم یعنی خوشوع لە نوێژدا ملکەتی لە نوێژدا زۆر گرنگە. تەماشاکەن ئەگەر ئێمە بمانەوێتن بینایەک خانوویەک دروست بکەین، ئەگەر بمانەوێت خانوویەک دروست بکەین بێگومان ئەو خانوو دروستکردنە کارێکی گەورەیە. پێویستی بەوەیە کە بناغەیەکی باشی طبعا پێشتر مۆڵەتی دەبی بۆ وەرگرین، پاشان پێویستە بناغەیەکی چاچی بۆ دابڕێژین، هەیکەلێکی جوان وەکو دەڵێن جێچکاری و لە بغێکی باشی بکەین، اینجا سبوغ و دیکۆرێکی جوانی بۆ بکەین، اینجا پێویستە پاش ئەوە وەکو دەڵێن ئەثاثێکی جوان بۆی دابدرێتن، ئەجهیزە و جیهاز و ئامێری باشی بۆ دابدرێتن ئەم خانووە. تۆ حساب کە ئەگەر خانوویەک ئەوەی بوێتن. خۆشەویستان نوێژ لە قورئاندا خوای پەروەردگار دەفەرمێتن وەکو لە ئەڵقەی ڕابردووش باسمان کرد، خوای گەورە فەرمێ وەئەقیمی الصەلاتە نوێژ بەرپا بکە.
ئیقامە چۆن ئەتو ئێستا ئیقامەی بینایەک دەکەی و دروستی دەکەی و هەڵی دەنەی ئیقامەی نوێژ بەرپاکردنی نوێژ خۆشەویستان دەفەرمێ ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمونکەر بەڕاستی دروستکردن و بەرپاکردنی نوێژ هەروە شتێکی سادە و ساکار نییە، شتێکی لە ناکاو نییە، بەڵکو پێویستە پێشی نوێژ، پێشی بەرپاکردنی نوێژ تۆ ڕێک و ڕاست بی، وەکو دەڵم بناغەکەت بناغەیەکی ڕاست بیتن، پێویستە چاوەکانت لە حەرام بپارێزی، پێویستە لە غەیبەت دوورکەویەوە، پێویستە لە نەمیمی لە درۆکردن لەو شتانە پێش نوێژ خۆت لەوانە پاکرد بێت و بە دوورگر بێتن. اینجا پێویستە کڕین و فرۆشتنت کڕین و فرۆشتنێکی حەڵاڵ بێتن، مەشروع و دروست و جائز بێتن. پێویستە ئەو دەخل و ئەو دەستمایە و سەرمایەی ئەوەی کە داهاتەی کە هەتە ئەو داهاتەی کە بۆت دێتن پێویستە داهاتەکە داهاتێکی حەڵاڵ بێتن، پێویستە ئەندامەکانت بەڕاستی ڕێک و مەزبوط بن و بەسەریاندا زاڵ بی. بەڵێ ئەمە هەمویان بەچی پێویستە بە مەنهەجی خوای پەروەردگار ڕێکت کرد بن ئەوانە، دەستت، قاچت، زمانت، چاوت، هەموو ئەندامەکانی خۆت بە مەنهەجی خوای پەروەردگار زەبط کرد بن. ئەوە بریتە لە ئیقامەی نوێژ کە خوای گەورە فەرمێتن و ئەقیمی الصەلاتە، نوێژ بەرپاکردن پێویستی بە مقدمات و پێشەچی هەیە. اینجا کاتێک کە تۆ ڕاوەدەوەستی بۆ ئەوەی نوێژ بکەی، یعنی ئەو کاتەش هەندێک مخالفات هەیە، هەندێک تەقسیراتی هەیە، هەندێک کەم و کوڕی هەیە، ئەمانە دەبی خۆت لێ پارێزی، چونکە ئەمانە ئەگەر بێت و ئەو کەم و کوڕیانە هەبن خۆشەویستان دەبێتە پەردا لە نێوان خۆت و لە نێوان خوای پەروەردگاردا. اینجا وەکو گوتم یعنی ئەو پەردەیە چۆن دەبڕی کاتێک کە پەردە لە نێوان تۆ و خوای پەروەردگار هەبێتن پەردەکەت پێ نابڕدرێتن، ئەم نوێژە سوودت پێ ناگەینێتن، کەواتە پێویستە ئێمە تۆبە بکەین. کاتێک کە ئەو شتانەمان هەبێت دەبێت تەوبە بکەین، دەبێت بگەڕینەوە لای خوای پەروەردگار بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو نوێژەمان لێ قبول کات، بەڵکو بەرپاکردنی نوێژەکەمان ئەم نوێژە بێتن کە خوای پەروەردگار لێمان قبول دەکاتن. ئەگەر نا خوای گەورە پەنامان داتن ئەفەرمێ فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون، وەیل و عەزابی سەخت بۆ چێیە؟ بۆ ئەوانەی لە نوێژەکانیاندا نازانن چ دەڵێن، ئاگایان لە نوێژەکانیان نییە. بەڵێ خۆشەویستان پێویستە پێشی نوێژ وەکو گوتم ڕێک و ڕاست بی، پێویستە واز لە زوڵم بینی، کاتێک کە تۆ ستەمکار بی و ستەم بکەی نوێژ چ سوودێکی بۆت دەبێتن. پێویستە واز لە درۆکردن و لە غەش و خیانەت بێنی، غەش و خیانەت لەگەڵ گەل و نەتەوە و دەوروبەرت و مسلمانان نەکەی بە هیچ شێوازێک، لە هیچ جۆرە غەشێک، غەشی کڕین و فرۆشتنە، غەشی سیاسەتە، هەر جۆرە غەشێکە پێویستە خۆت لێ بە دوور بگری، پێویستە واز لە ستەم و ستەمکاری بێنی. اینجا ئەگەر ماڵی حەرامت خواردووە پێویستە واز لە خواردنی ماڵی حەرام بێنی، پێویستە یعنی هەموو ئەو شتانە واز لێبینی بۆ ئەوەی کە بەرەو ڕووی خوای پەروەردگار کاتێک کە ڕوبەڕووی خوای پەروەردگار دەبی و خوای گەورە ئەم پەرستشە و ئەم عیبادەت لێ قبول بکاتن. لە کۆتاییدا خۆشەویستان نمونەی ئەبوو تەلحەی ئەنساری دەینەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ڕۆژێک لە ناو باخچەکەی خۆی نوێژی دەکرد، لەو کاتەدا باڵندەیەک بەوێدا دێتن، بە باڵندەکە تۆزێک مەشغولە بێتن، لە نوێژەکەیدا مەشغولە بێت، کاتێک کە سەرقاڵە بێ بەو باڵندەیە، کاتێک کە سەلامە داتەوە لە نوێژ یەکسەر دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە گریانەوە، ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو باخچەیە لێم وەربگراوە بیکە سەدەقە، ئەمە با سەدەقە بێ لە پێناوی خوای پەروەردگار بیبەخشە بە مسلمانان، چونکە ئەو باخچەیە وای لێ کردم کەوا سەرقاڵ بم ئاگام لە نوێژ و لە خوای پەروەردگار نەمینێتن، مادام شتێک سەرقاڵم کا بەوەوە ئەو شتەم ناوێتن. بەڵێ خۆشەویستان سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئاوا بوون و نوێژەکانیان ئابە و شێوەیە ئەکرد و ئەوان بە مانای کەلیمە لە نوێژ تێگەیشت بوون، بۆیە توانیان بەسەر هەموو جیهانیشدا زاڵ بن و سەرکەوتوو بن، چونکە پەیوەندیان لەگەڵ خوای پەروەردگار پەیوەندیەکی ڕاست و دروست و سەرڕاستانە بوو. ئێمەش ئەگەر ئەمانەوێتن لەو بارودۆخ و بارگ و زەران و حاڵ و وەزعی کە ئێستا تێیداینە
ئەگەر دەمانەوێت لی دەرباز بین پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵ خوای پەروەردیگار پەیوەندی ڕاست و دروست بن بە ملکەچی بە خوشوعەوە نوێژەکانمان ئەنجام بدەین بۆ ئەوەی خوای پەروەردیگار نوێژەکانمان دوعایەکانمان لێ قبول کاتن بەو هیوای خوای پەروەردیگار نەهامەتی و ناڕەحەتی و بەڵاو موسیبەت لەسەر ئێمە و لەسەر گشت موسڵمانانی جیهان لابداتن. خۆشەویستان تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی تر بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.